ئەگەرچی کۆچکردن دیاردەیەکی جیهانیە بەڵام لە هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزدایە و ئەمەش مەترسی گەورە لەسەر ئایندەی وڵات دروست دەکات. ئەو کوردانەی بۆ گەیشتن بە ئەوروپا ڕێگەی قاچاغیان گرتووەتە بەر چیرۆکی ناخهەژێنیان هەیە و لەو ڕێگەیەدا تووشی چەندین نەهامەتی و چەرمەسەری بوونەتەوە. لەلایەن پۆلیسی ئەو وڵاتانەوە کە پێیدا تێدەپەڕن لێیان دەدرێت و دەخرێنە بەندیخانەوە. هەندێک لەو کۆچبەرانە بێسەر و شوێن و ژمارەیەکیشیان لەو ڕێگەیەدا گیانیان لەدەستداوە. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە میوانداریم کردووە لە بەڕێز بڕیار محەممەد کاکەڕەش، ڕاوێژکار لە پرۆژەی کۆچبەر کوردستان. کاک بڕیار سڵاو بەیانی باش و زۆر سپاس کە میوانداری ئێمە لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبول فەرموو. بەیانیتان باش، سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتە. بەیانیت باشتر و خۆشتر، سپاس بۆ ئامادەبوونت هەر بژی. وەکو یەکەم پرسیار پرۆژەی کۆچبەر کوردستان چییە و لە چ بوارێکدا کار دەکەن و لە کەیەوە دامەزراوە و ئامانجتان بە شێوەیەکی گشتی چییە؟ بەڵێ پرۆژەی کۆچبەر دیارە هەڵمەتێکی هۆشیاریە، حملەیەکی تەوعیەیە لە ساڵی 2010ەوە بڵین لە کوردستان کارەکە. ئامانجی پرۆژەکە یاخود هەدەفی پرۆژەکە ئەوەیە کەوا زیاتر هاوڵاتیان خێزانەکان گەنجان لە کوردستان لە شارە جیاوازەکانی کوردستان هۆشیار بکاتەوە لەوەی کە ئایا ڕێگەی قاچاق چارەسەرە یاخود چارەسەر نییە و ئەو کێشە و گرفتانی کە ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە بە شێوەیەکی گشتی چین و لە کۆتاییشدا هاوڵاتیان هۆشیار بکاتەوە لەوەی کە ئایا تەنها چارەسەر یاخود ڕێگەمان ڕێگەی قاچاق یاخود ڕێگەی تریشەیە کە هاوڵاتیان بتوان پەنای بۆ بەرن و بە شێوەیەکی گشتی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لەو هەڵە تێگەشتنی کە بەرامبەر بە ڕێگەی قاچاق و دەرئەنجامەکانی ڕێگەی قاچاقیانە. بەڵێ، چه هەوڵێکتاندا و بۆ هۆشیارکردنەوەی گەنجان و خێزانەکان لە مەترسیەکانی کۆچی نائاسایی؟ دیارە ئێمە لە ساڵی 2010 کە دەستمان کردو بە کارتوانیومانە زیاتر لەگەڵ 30,000 هاوڵاتی بە شێوەیەکی ڕاستەخۆ یاخود لە ڕێگەی هێڵی گەرمە پەیوەندیان لەگەڵا بکەین کە هۆشیاریان بکەینەوە لەوەی کە چیە گوزەرە لە ناو ڕێگەی قاچاغا و ژیانمان چۆنە بێت لە ئەوروپایە و لە کاتێکی تریشا ئێمە لە ڕێگەی میدیاوە هەوڵماندا و پەیامەکانمان بگەێنین بە هاوڵاتیان، چونکە پێمان وایە کە سۆشیال میدیاکان ئەتوان ڕۆڵێکی گرنگ ببینن و خێراتر بن لە بڵاوکردنەوەی هۆشیاریانی کە هەیە. بۆیە ئێمە تیمی میدیایشمان هەیە کە لە ڕێگەی ڕادیۆیەکانی وەکو بەڕێستانەوە و لە ڕێگەی تیڤەکانەوە لە ڕێگەی پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاکان لە فەیسبوک، ئینستاگرام بەردەوام لە کارکردنا بووینە، لە هەوڵدا بووینە بۆ ئەوەی هاوڵاتیانمان خێزانەکانمان هۆشیار بکەینەوە و لە هەمان کاتیشا ئێمە بەردەوام هێڵی گەرممان هەبوو بۆ ئەو هاوڵاتیانی کە ناتوانن ڕاستەخۆ دەستیان بگا بە ئێمە یاخود دەستیان بگا بە ڕاوێژکارەکانمان هەوڵمانداوە لە ڕێگەی هێڵی گەرمەوە هاوکاریان بین. بەڕای ئێوە بۆچی گەنجان کۆچ دەکەن بۆ دەرەوەی وڵات؟ هۆکارەکانی چین؟ من ئەگەر واقعی بین ئەتوانم بڵێم هۆکارەکان دوولایەنەیە. یەکەمیان ئەتوانم بگەڕێنمەوە بۆ ئەو وەزع خراپەی کە هەرێمی کوردستانی گردبووە لە ڕووی داراییەوە هەتاوکو ئێستش کاریگەریەکی زۆر خراپی هەیە کە ئەویش بریتیە لە بێکاری بەتایبەتی بۆ مەسەلەی گەنجان، چکە ئێمە ڕۆژانە لەگەڵ کەسێکی زۆر لەگەڵ خێزانێکی زۆر لەگەڵ گەنجانێکی زۆر قساکەین، باز لەواکەن ئەگەر ئێمە کارێکمان هەبێت لە کوردستان بە هیچ جۆرێک بیر لەوە ناکەینەوە کوردستان بەجێ بهێڵین و زۆرێک لە خێزانەکان باز لەواکەن کەوا چین توانای دابینکردنی کری خوێندنیان نییە یاخود توانای دابینکردنی کری خانۆکەیان نییە، مەسارفی مناڵیان لەسرە، هەموو ئەمانەوە کاکەوە ڕوبەڕووی بارودۆخێکی دارایی زەحمەتیان بکاتەوە. بەداخەومە ئەوش بڵێم کە زۆرێک لە گەنجەکانمان یعنی بێئومێد بوونە تەنانەت لەوەی لە کوردستان ئیش بدۆزنەوە، چونکە بەردەوام باز دەواکرێت کە لەلایەن ساحب کارەکان و ئیستیغلالەکرێن بە پارێکی کەم و کاتێکی زۆران پێدرێت کە ئەو پارەیە کافی نییە بۆ ئەوان و هەیشە زۆر حاڵەتی شەیە لە خێزانەکان لە گەنجان بەڕاستی لە ڕووی دارایەکەی شۆگرسێ پێکێ شۆگرفتێکی ئەو توان نییە، بەڵام زیاتر بابەتەکە وەکو بابەتێکی چاولێکەری و دواکەوتنی ئەو شتە عامی کە هەیە ڕێگەکە ئەگرنەبەر. بەڵێ، باشە پرسیارێکی ترم سەبارەت بەو کەسانەیە کە تەواو بڕیاری کۆتاییان داوە و هەردانەوێ کۆچ بکەن. ئایا تەنها ڕێگەی قاچاق هەیە بۆ گەیشتن بە هەندەران و وڵاتانی ئەوروپی یاخود هەڵبژاردەیەکی باشتر و ڕێگەیەکی گونجاو و تەندروستریش هەیە؟ بەدڵنیاییەوە ڕێگەی تر هەیە، بەڵام بەداخەوە ئەو هەڵە تێگەشتنیەکەوە هاوڵاتیانی ئێمە لەسەر ڕێگە قانونیەکان هەیەە. زۆر جار هاوڵاتیانی ئێمە بە دوای واقعەکانە ناڕوات یاخود بۆکو باسم کرد کە دوای عام ئەکەوێت بەبێ ئەوەی بە دوای زانیاری ورترا بڕواکە بتوانە ڕێگەیەکی باشتر بدۆزێتەوە. ئێمە هاوڵاتیانی ئێمە قەناعەتێکیان بۆ دروست بۆ لەسەر ڕێگە قانونیەکان پێیان وایە کە ڕێگە قانونیەکان یاخود ڕێگە یاسایەکان تەنها بۆ کەسانی چۆنەڵی پلە باڵایە یاخود چینی مەسو
ئینسولینە یاخود ئەوە تا پارێکی زۆرتری ئەوێت بەراورد بە ڕێگەی قاچاغەکە لە کاتێکە ئەم تێگەیشتنە بە تەواوەتی 100% دەتوانم بڵێم پێچەوانەیە چونکە ڕێگە قانونەکان ئەگەر بە شێوەیەکی دروستە سەری بکۆڵینەوە و لە سەری بخوێنینەوە ئەزانین کەوا بۆ هەموو کەسێک لە هەر مستەوایەکە بێدەسەدا و بە خۆشحاڵیەوە زۆر جار ئەو پارەی کە لە ڕێگەی قاچاغا سەرفەکرێت باوەڕ بکەن زۆر کەمترە لەوەی کە تۆ چۆنەڵێیت لە ڕێگەی قاچاغا سەرفێکێت چونکە هەر هاوڵاتێکی ئێمە ئەگەر تەنها گەنجێک بێ لە ئێستاکە ڕێگەی ئەوروپاگرێتە بەر دەفتەر و نوێک بۆ 2 دەفتەری پێویستە بێ بە هەموو شتێکەوە ئەڕوە بەڵام زۆر کەمتر لەو ڕێگەی توانێت لە ڕێگەی ئاسایەکە بەکاربێنێ ئەو نەتیجەیەکی زۆر باشیشی هەبێ کە نتیجەکەی زۆر جیاوازە بۆ نمونە ئێمە ڕێگەی خوێندنمان هەیە ڕێگەی ئیقامی کارکردنمان هەیە داوەتنامەمان هەیە ڤیزەی گەشتیاریمان هەیە چونکە بەڕاستی ئێمە زۆر جار هاوڵاتیانمان هەیە کە وەکو باسم کرد کێشێکی دیاریکراوی نییە بەڵام تەنها حەزەکە وەکوتم بابەتەکە چاولێکەری و ئەوروپا ببینێ بۆیە ئەتوانێت بە $200 ئەگەر خۆی بە دوای بابەتەکە بڕۆ زانیاری دروستی لەسەری هەبێ ئەتوانێت ڤیزەیەکی گەشتیاری وەربگرێەوە بتوانێت ئەوەی کە ئەوێ پێی بگە بۆیە ئێمە هەدەفمانە بەڕاستی ڕۆژانە ئێمە ئەم شتانە بۆ هاوڵاتیان ڕوونەکەینەوە کە ڕێگەی ئاسایەکانەکرێ هاوکار بن. حکوومەتی پۆڵەندا لە ئێستادا زیاتر لە 10,000 سەربازی خستۆتە ئامادەباشیەوە بۆ پاراستنی سنوورەکانی لەگەڵ بێلاڕوسیا و بۆ ڕێگریکردن لە کۆچبەری نایاسایی. تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چەندین گرتەی ڤیدیۆیی بڵاوبووتەوە کە سەربازانی پۆڵەندی دژی کۆچبەران و خێزانە کورد و عێراقیەکان تونند و تیژی بەکاردێنن بۆ ئەوەی ناچاریان بکەن بگەڕێنەوە بۆ بێلاڕوسیا. باشە بۆچی سەرڕای ئەو هەموو ناخۆشی و ناهەمواریەی کە لە ڕێگەی کۆچدا هەیە هێشتاش خەڵکێکی زۆر بەرەو ئەو چارەنووسە نادیارەوە دەچن؟ پێشەوەی وەڵامی ڕاستەخۆ وەڵامی ئەو پرسیار بەمە حەزەکەم باسیەوە بکەم کەوا ئێستا هاوڵاتیانی ئێمە کەمتر ڕوەکەنەوە بڵێن تورکیا و لە تورکیا ئیجا ئەوانە پەنابەر نەبەر یۆنان لەبەر ئەوەی ڕێگەکە سەختتر بووەوە هەمیش لە ڕێی مەترسی ئاوی هەیە کە لە ڕێگە پێیان وایە ئەگەر ڕێگەی بیلاڕوسیا بگرنەبەر چۆنەڵێ نەتیجەیەکی باشتریانە بێت یاخود سەلامەتترە لە کاتێک ئامیش جارێکی تر هەڵە تێگەشتنیەکە کەوا لە لای هاوڵاتیان و خێزانەکانی ئێمە دروست بووە چونکە ئەو کارە ساتەی ئەو مەترسیانی ئەو نەهامەتی کەوا لە ڕێگەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا و لیتوانیا ڕوبەڕویانە بێتەوە هیچی کەمتر نییە لەوەی کەوا لە ڕێگەی ئاوی یاخود لە ڕێگەی تورکیا هاوڵاتیان ڕوبەڕووی ئەبنەوە و ئەوەیشی کە هاوڵاتیانی ئێمە سەرڕای ئەوەی کە ڕوبەڕووی بارودۆخێکی زەحمەتە بنەوە هێشتا ڕێگەی قاچاغە گرنەبەر وەکو باسم کرد بە دەرەجەیەک بێهیوابوونی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان چونکە زۆر جار خێزانەکان بازەوە ئەکەن کە هیچ مستەقبلێکمان نییە لە هەرێمی کوردستانە یان بۆ نمونە زۆر جار خێزانەکان بازەوەکەن کە وەکو دایکان و باوکان نەمانتوانی دەرفەتێکی باشتر بۆ خۆمان بۆ خۆم و خێزانەکە بۆ نمونە لە کوردستان دروست بکەین ئەمێ مستەقبل و داهاتوێکی باشتر بۆ مناڵەکانم دروست بکەم و پێم وانیە لە کوردستان داهاتوێکی باشم هەبێ بۆیە زیاتر هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ ئەم بابەتانە و جارێکی تریژەڵێمەوە بابەتی چاولێکەریەکە هەیە کە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و لە خێزانەکان یعنی هاوڵاتی ئێمە پەنا ئەباتە بە ڕێگەی قاچاغ بەبێ ئەوی بیر لە دەرئەنجامەکانی بکاتەوە ئەوە بوو کە زانیمان ڕێگەی بیلاڕوسیا باس کرا بەبێ ئەوەی بەدوادا چوونی بۆ بکەن بەبێ ئەوەی بزانن ڕوبەڕووی چی ئەبنەوە نەتیجەکەی چیە بێت هاوڵاتێکی زۆر کە پەیوەندی بە ئێمە کرد ڕاستەخۆ بڕیاریدا بووکەوە ئەو ڕێگەیە بگرێتە بەر بۆیە ئەمەشێکێکی ترە لەو هۆکارانی کەوای لە هاوڵاتیان کردووە پەنابەر نەبەر زۆر ڕاستە کاک بڕیار بابەتێکم خوێندەوە باسی لە یەکێک لە ناوچەکانی کوردستان دەکرد و کۆچی گەنجان لەو ناوچەیە کە ئەویش دەڤەری پشدەرە و تێدا هاتبوو لە سەرەتای ساڵی 2021ەوە هەتا کۆتایی مانگی هەشت نزیکەی 7,000 گەنجی ئەو دەڤەرە بەرەو وڵاتانی ئەوروپی کۆچیان کردووە ینی لە ماوەی 8 مانگە. ئەم ئامارە هەتا چەند ڕاستە و ئێوە وەکو پرۆژەی کۆچبەر کە لەم سێکتەرەدا کار دەکەن چ داتا و ئامارێکتان لە بەردەستە سەبارەت بە کۆچی گەنجانی کوردستان لە ساڵی 2021دا هەتا ئەم کاتەی ئێستایە؟ بەڵێ وەکو ئەوەی بزەبێت ئامارەکە بە دقیقی من ناتوانم پشڕاستی بکەمەوە بڵێم کە ئەو ئامارە دقیقە یاخود دقیق نییە بەڵام بە دڵنیاییەوە ئەوە واقعەتی حاشاڵ نەگرێکەوە گەنجان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بەداخەوە پەنایان بردۆتە بەر ڕێگەی قاچاغ و یعنی گەشتۆ بە حاڵەتێک دەتوانین بڵین زۆر جار کە کوردستان بەداخەوە گەنجی تیانەما و زۆر پشکی گەورە لەم کۆچە بە تایبەتی لە گەنجان بەردەڤەری پشدەر و ڕانیە و قەڵات بزێ ئەو بابەتانە کەوتووەکە وەکو
ئەوە باسە کرد بەداخەوە بەنسبەت ئامارەکانەوە بەڕاستی ئامارەکان لە ساڵی 2014 کە دەستی پێکردو توانم بڵم ساڵ بە ساڵ ڕووی لە زیادبوون کردووە تەنها لە ساڵی 2019 و 2020 کە بەهۆی ئەو بارودۆخی کۆرۆنا و قەدەغی هاتوچۆیە کە ڕوویدا تۆزێک ئامارەکان ڕویان لە کەمبوونەوە کرد ئەمەش مانای ئەوە نەبوو کە بڵێن خەڵک نایەوێت کۆچ بکات بەڵکو زیاتر بابەتەکە ئەو ڕێگریانە بوو کە دروست بوون لە ڕێگەی وەرگرتنی ویزەی وڵاتی تورکیا لە ڕێگەی داخستنی سنووری وڵاتەکان من حەزەکەم باسیەوە بکەم کە لە سەرەتای ئەم ساڵە تاوەکو 19 ئاب نزیکەی 2681 کۆچبەر عراقی بەس لە تورکیا دەستگیر کراون مەتەسەور کە ئەو هاوڵاتیانی کە جارێکی تر وڵاتەکانیان تێپەڕاندووە سنووریان تێپەڕاندووە بەو بابەتە کە ڕێژەکە یاخود نسبەکە زۆر بەرزترەکاتەوە و بەکوێی گشتیش 86,758 کۆچبەر لەلایەن وڵاتی تورکیاوە دەستگیر کراوە بۆیە ئەمانە کۆمەڵێک ئامارن کە تاوکو مانگی ئابی ئەم ساڵە کە نسبەکە بەڕاستی زۆر لەوە زیاتر ئەتوانم بڵم چکە ئەو ئامارە دقیق نییە تۆ ناتوانین دەستە بگا بە هەمووانی کە پەنیان بردوتە بە ڕێگەی قاچە ئەی ئەوانی کە توانیان بپەڕێنەوە ئەی ئەوانی کە لە ڕێگە لە ناو چوون یان کۆمەڵێک کارەساتی تریان بەسەراتۆ تووشی باندەکانی بازرگانی کردن بوون هەرێکێک لەم بابەتانە بۆیە ئەمانە نسبەی ئامارەکان زۆر بەرزەکاتەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان بوون لە زیاد بوون و بە تایبەتیش دوایەوەی کە ڕێگەی بیلاڕوسیا و لیتوانە لەم کۆتاییانەیە بڵاو بۆیە کە هاوڵاتیان پێیان وا بوو ڕێگەیەکی سەلامەتە بەڵێ زۆر بەڕێز بڕیار محەممەد کاکەڕەش ڕاوێژکار لە پرۆژەی کۆچبەر کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونە لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام سپاس بۆ ئێوەش دەستان خۆش هەر بژی کاتێکی خۆش.